ئەم مناڵی گەورەیە و سێ خوشکیشی هەیە. ئەوان گەورەترنیان کاک محەممەد گەوریان؟ کاک محەممەد گەورەیانە. چۆن خزمەت تەکردم ماوەیە؟ وڵی ئیتر ئەوەی ئەرکی دایکاتی بێ من پێی هەستاوم زۆر مڕعاتم کردووە لەبارەی کاتەکانی سایکردن، کاتەکانی خەوتنی خواردن، یعنی ئیتر ئەوەی پێویست بێ لەم کاتیا مادی و معنەوی من مڕعاتم کردووە. وڵات چاوەڕێی زیاتر مەکرد، بەڵامی تر غەڵەتێکمان هەبوو لە دەرزێکی ترا کە دوو غەڵەت بوو بە دوو غەڵەت بەتێکڕ. لە ماڵی یەکێکم لە یەکەمەکانی کوردستان کاکە محەممەد موختار لە هەڵەبجە، یەکەمی سەر ئاستی هەڵەبجە و سێمی سەر ئاستی هەرێمی کوردستان بووە، لەگەڵ خۆیان زیاتر گفتوگۆکەم. کاک محەممەد سڵاو لێ بە پیرۆزبایی و لە یەکەم جارە پێم بڵێ هەستێ چۆنە؟ سەرەتا بەخێر بن، تەڵان هەستەی خۆشە، فەزلی خۆیان بەسەرمانەوە کە توانیمانە پلیسێم لەسەر ئاستی هەرێمە دەستبێنین و سوپاسیشمانێ بۆ خێزانەکەم مامۆسایان قوتابخانەکەم، فەزلی خۆیان. چاوەڕێی ئەو پلێتە کرد، چاوەڕێی زیاتر کەمتر کامیان؟ وڵات چاوەڕێی زیاتر مەکرد، بەڵامی تر غەڵەتێکمان هەبوو لە دەرزێکی ترا کە دوو غەڵەت بوو بە دوو غەڵەت بەتێکڕ. باشە نمرەکانت چۆن بوون لە کام وانانەیان هەڵەکەوت؟ لەوانی عەرەبی دوم پرسیارێکم خەڵەت کرد کە دوو نمرەکە وای بیرکاریش پرسیارێک کە 696ەکە. بێتە معادلەکەی بێت 99.4. چۆن کۆشش دەکرد؟ چەند سەعات لە ڕۆژێکە؟ وڵا ڕۆژانە و پەڕی 4 ساعتێک، بەڵام کاتی هیچنەکە تەڵان زیابێ بە مڕاجعی هەموو منهەجکەیتۆ 9 بۆ 10 ساعتێک. کاتی ئیمتیحانانیش چکە بینی ئیمتیحانەکان کەم هەر 3-4 ڕۆژێکە 11 بۆ 12 ساعت. ساڵانی کەش هەر پلەی بەرزە بەدەستێناوە؟ الحەمدولیلا ساڵانی کەش سپاس بخوا باش بووم، بەزەم ساڵ لە چاو ساڵانی کە بەرزتر بوو. بەڵێ زۆر سپاس. بەتەمای چیت؟ ئیشەڵا بەشە تۆبیەکان. ئارە وڵا ببی بە دکتۆری چی دواتر؟ وڵا بەشەکەم هەڵ نەبژاردەوە، بەڵام توپعام بێ ئیتر دوایی کە ئەچینە ناو اختصاسەکە و فێرە بین زین چی باشە بۆ ئێمە. ینی هەر لە ئێستا هیچ شتێکدانە ناوە لە مێشکی خۆت بڵێ حەزەکەم ببم بە دکتۆری فڵانەش؟ نەوەڵا تا ئێستا بەس توپعامەکەیە. بەڵێ دواتر بڕیارین ئینشەڵا. باشە کە نمرەکە هاتەوە خێزانەکە و ماشەڵڵا لێرە قەرەباڵخە هەمووی هاتون مامۆساکانی لێرە بوون، چه هەستێکیان هەبوو؟ ڕاستە سەرەتاوە قەرەباڵخ نەبوو، بەڵام کە نمرەکاتەوە تەبعاً قەرەباڵخ بوو، میوانەکان هاتن بەخێر بن سەر چاو، مامۆساکانیش بەخێر بن یاخوا. سەرکەوتنە پێشکەشێکی ئەگەیت؟ وڵا پێشکەش بە عیلەکەم یەکەم جار چکە بەبێ درەرهیگرتن مانوبوون لەگەڵما مامۆسایان قوتابخانەکەم و هەروە شارەکەم هەڵەبجە. کوردستان خانیش تۆزێک قسەمان بۆ کە بزانم ئەم ماوەیە چۆن خزمەتی کوڕەکەی کردووە، مناڵیکەتان هەیە؟ بەخێر بن سەرەتا بەڵێ ئەم مناڵی گەورەیە و سێ خوشکیشی هەیە. ئەوان گەورەترنیان کاک محەممەد گەوریان؟ کاک محەممەد گەورەیانە. چۆن خزمەت تەکردم ماوەیە؟ وڵی ئیتر ئەوەی ئەرکی دایکاتی بێ من پێی هەستاوم زۆر مڕعاتم کردووە لەبارەی کاتەکانی سایکردن، کاتەکانی خەوتنی خواردن، یعنی ئیتر ئەوەی پێویست بێ لەم کاتیا مادی و معنەوی من مڕعاتم کردووە. چۆن کاتەکانە ڕێکە خست؟ مەسەلەن مناڵی کەشە هەیە خوانەی بڕێ و بە دڵنیاوەیە ئەرکی ناوماڵیشە هەبووە خزمەتی ئەویشت کردو، چۆن کاتەکانە ڕێکە خست؟ وڵی خۆی ئەم ژووری تابەتی خۆی هەبوو لە قاتی سەرەوە، خۆمان و مناڵەکانی کە قاتی خوارەوە بوون، یعنی زۆر تەدەخلی ئەو نەکراوە. ئیتر خۆی لەخوا بەزاویە مناڵێکی باشیش بووە، کاتەکانی سایکردنی هەمووی خۆی تەرتیب کرده بوو، تەنها ئێمە متابعەیەکمان کردبێ، ئەگەنا هیچمان لەگەڵ نەوتووە. ینی قاتێکی تایبەتان بۆ دانا؟ بەڵێ ژوورێکی تایبەتی خۆی هەبوو لەسەرەوە. مامۆستای تایبەتی هەبوو یان هەر تا ڕادێ هەر مامۆستاکانی خۆی و ئەگەر ڕامزیە شتێ هەبوو بێ مەگەر شتێک ئەبە و شێوەیە بوو بن.